بەناوی خوای گەورە ئێمە وەکو سەنتەری بەهێز بۆ چالاکیە وەرزشەکانی خەلیفان بە هەماهەنگی سەنتەری بەهێز بۆ چالاکیە وەرزشەکانی هەولێر هەستاین بەکردنەوەی خولی چرای زانستی بۆ قوتابیانی دەڤەرەکەمان دەڤەری خەلیفان قوتابیانی تەمەن 15 ساڵ و بەرەو خواردتر و ئامانجمان لەم خولەدا بە بۆنەی پشووی تاقیکردنەوەی خولی وەرزی یەکەمی ساڵ بوو بۆ قوتابیان و ئامانجمان سوودبینین و لەزەت وەرگرتنی قوتابیانی وەرزش دۆست بۆ ئەم خولە بوو و لەم خولەدا 25 ڕۆژی خایاند و 9 تیپ بەشدار بوون تیپی قوتابیانی ئاشتی و تیپی قوتابیانی نەوەی داهاتوو گەیشتنە یاری کۆتایی ئەم خولە. سەرەتا دەستخۆشی لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامەکەم کە هەستاوە بەکردنەوەی ئەو خولە بەڕاستی شایانی سوپاس و پێزانینن کە هەستاون بەکردنەوەی ئەو خولە بۆ قوتابیانە کە لە ناوچەکەماندا ڕاستی گرنگی زۆریان نەداوە بە ئەنجامدانی وەرزش بۆ مناڵەکان. ئێمە وەکو مامۆستایانە بە تایبەت وەکو مدەڕیبێک کە من بەشداریم کردووە دەستخۆشیان لێ دەکەم کە سەرکەوتوانم ئینشاڵڵا هەردەم سەرکەوتوو دەبن.